دکتر ئاڵا نووری پسپۆری زانستە سیاسەکان و مامۆستای زانکۆ لە سلێمانی لەگەڵمانە. ئێستا دکتۆر حەزمان کرد باسی ئابووری بکەین و بە تایبەتیش ئەو پاکجانەی کە وڵاتانی وەکو ئەمریکا بوو نمونە پارەی زۆر دەخنە ناو بازار. ئەوە چەند ڕۆژێکە دەبینی لە ئەمریکا 2 تریلیۆن نزیکە 1.9 تریلیۆن دلار دەختە بازار و یارمەتی بۆ یارمەتی ئەوەی کە نەهشتنی ڤایرۆسی کۆرۆنا هەروەش بژانەوەی ئابووری لە ئەمریکا. وڵاتانی ئەوروپی شتی وایان دەکەن. تا چەندی ئەمە کاریگەری لەسەر بازار دەبێت لە دوا ڕۆژە کە تەزە خۆم دروست نەبێ. پاس بۆ ئەم دەرفەتە تەوانە بێت لە پێشا لەوێەوە دەست پێ بکەین پێش ئەم پاکێجەی کە ئێستا بڕیاری لەسەردرا لە سەردەمی دۆناڵد ترامپیشا پاکێجێکی تر لە ئارادا بوو. جیاوازیەکی زۆر جەوهەری هەیە لە نێوان ئەو دوو پاکێجا. یەکەمیانەوەی ترامپ با بڵێن کە لانی کەمی با بڵێن زۆربەی هەرە زۆری دیموکراتەکان لەگەڵ یابوون، بەڵام لەبەرەوەی لانی کەمی پێداویستی زۆر مەترسیداری ئەو کاتە ناچاری کردبوون قبوڵی کەن و ئیلا ئەو پاکێجە وەکو ئاشکرا دیارە بەشێکی زۆریش یەکەوێتە محکەمەوە و لەسەرەوەی کە چۆن سەرفکراوە و زۆربەیشی لە سەرەوە دەست پێکردنەوە بەرەو خوارەوە بێتە خوارەوە بە معنای تریکل داون بە ئینگلیزی کە با بڵێن فەلسفەی اقتصادی جمهوریەکانە. ئەمەی تازە تریکل ئەپە بە معنای ئەوەی لە خواری کۆمەلگاوە دەست پێکە لەو خەڵکانەوە کە زیاترین پێویستیان هەیە و لەژێر زۆرترین تەنگ و چەڵەمەیان بە بۆنەی وەزعی کۆرۆنا و ئەو پاندەمیکە جیهانی کە بە بۆنەی کۆرۆناوە توش خەڵکەکە. وەکو جنابت گوت یعنی ئەمە بەپێی ئەم پاکێجە نوێیە پارەیەکی زۆر دەشتا بۆ ئەو خەڵکانەی کە هەر ئەمریکیەک 1600 دلار وەرەگری. ئەمە یەک مناڵ ئەوەی مناڵی هەبێ پارێکی تایبەت بۆی دڕواتن، ئەوانەی بێکارن. یعنی ئەمە پاکێجێکی وایە کە ئەو خەڵکانێک کە پارەکە وەرەگرن زوو خەرج ئەکەن، زوو ئەبەنە بازار و شت پێ دەکڕن. بەم شێوەیە چاکیەکەی دەبینڕێ وەنیە بەتاکی. ینی ملاحەزەی ئەوە بکەین پاکێجی یەکەم بوو بە سەبەبی ئەوەی کە خەڵکی با بڵێن لە سەتایەکی کۆمەلگای ئەمریکی کە دەوڵەمەندترین و یا هەرە دەوڵەمەندترین 300 ملیار دلار دەخلیان زیادی کرد، بەڵام خەڵکی فەقیر وای لێ هاتبوو ئێستا ینی وەکۆی کە ناوێ بن بە چایلد پۆڤەرتی یا چایلد هەنگە برسێتی مناڵان لە ئەمریکا بەڕادەیەکی ترسناک زیادی. ئەم پاکێجەی ئێستا کە دموکراتەکان دایان ناوە بەداخەوە تەنها یەک ئەندام کۆنگرسی جمهوری لەگەڵیانە نەبوو، ئەمە لە خوارەوە دەست پێکا بۆ سەرەوە. ئایا هەڵاوسان ڕوایە لە ئەنجامی ئەم پارە زۆرەی کە چێتە اقتصادەوە؟ پێش هەموو شتێکە بێت لێکی بینەوە حەجمی ئەم پارەیە چیە لە چاو با بڵێن حەجمی اقتصادی ئەمریکا و حەجمی مەصرفی حکوومەتی ئەمریکی حکوومەتی فێدراڵی ئەمریکی. ئەم پاکێجە تەنها یعنی قیاساً بە مەصرفی ساڵی ڕابردووی حکوومەتی ئەمریکی تەنها 43 مەصرفی ساڵی ڕابردووە لە 109 مەجموعی قەرزی حکوومەتی ئەمریکیە. یعنی ئەگەر سەیریکەین لە چوارچێوەی وەزعی اقتصادی حکوومەتی ئەمریکا شتێکی گەورە نییە. بۆ نمونە مەصرفی ئەم قەرزەی کە چێتە سەر خەزینەی حکوومەتی ئەمریکی لە چاو مەصرفی با بڵێن پەنتاگۆنا کە وەزارەتی جەنگی ئەمریکایە، وەزارەتی جەنگی ئەمریکا 23 ئەوەندەی ئەمە قەرزاری خاتە سەر خەڵکی ئەمریکی. یعنی ئەو باسکردنەی کە گوایە ئەمە بێ بە سەبەبی ئەوەی هەڵاوسانێکی گەورە دروست بێ و اقتصادی ئەمریکی بەرەو داڕوخانە بە لە حقیقەتە ئەمە پرۆپاگەندەیەکە کە ئێستا تەنانەت جمهوریەکان ئێستا ناتوانن ئەوە بڵێن، چونکە خۆیان پێش یەکەمین شت کە کردیان کاتێ دۆناڵد ترامپ هاتە سەرکار بە هەمان مقداری ئەمەی ئێستا تاکس کەتیان نابە دەوڵەمەندترینی دەوڵەمەندەکانی ئەمریکا بەبێ ئەوە هیچ ئاکامێکی ئابووری ئەو تۆی لێ بکەوێتەوە. ینی هەڵاوسان بە نیسبەت حزبی جمهوریەوە مستاقیەتی نەماوە لە قسەکردن لەسەری، چونکە لە کاتێکا کە لە دەسەڵات هابوون
هەمان مەبلەغ کە نزیکەی 2 تریلیۆن دلار بوو دایان بە دەوڵەمەندترین و هیچ ئاکامێکی ئابووری ئەو توی لێنە کە تۆ غێری هەژاری بۆ دکتۆر ئەو وەختا کە ساڵێک دەوری ساڵێک بوو ترسێکی زۆر گەورە لە ناو خەڵکا دروست بوو یعنی دیموکراتەکانش لەگەڵ بوون ئێستا وەکو گوتت یەکێکی لە کۆماریەکان لەگەڵ ئەم بڕیارە نەبوو ئارگومنتی ئەوانە ئەوە یەکەم بۆ کودمان تەزاخم درسە بێت ترسی ئەوەیە تەزاخم درسە بێ جەنابەت لەو ترسە لەو دەڵی ئەمە ترسێکی ڕاست نییە یانش ئەگەرەکەی کە شتەکە ببێ بە تەزاخم دوورە سێرکە ئازیزم خزمەتکردنی ئەو قەرزەی کە با بڵێن ئەم پارەیە تەبعاً لە گیرفانی خەڵکی ئەمریکیەوەیەتە دەرەوە بە معنایەک ئەوەی کە بۆندی حکوومەتی ئەمریکی فرۆشرێ لە بازاڕە و خەڵک تەمویلی ئەم قەرزاکە خەڵکی ئەمریکی واتە فائیدە ئەچێتە سەر ئەم پارەیە و ئەمە بنەمای کێشەکەیە ئەگەر فێریکەین هەنێک فائیدە ئەچێتە سەر هەر هاوڵاتیەکی ئەمریکی لە ساڵێکە 86 دلارەکە لە ساڵێکە 86 دلار بۆ ئابوووریەکی وەکو ئەمریکا یعنی بە ئینگلیزی پێڵێن پینەتس کەمە زۆر کەمە بەڵێ بە تاکید زۆر کەمە وەکو پێم وتی ئەو فائیدەیە کە ئەچێتە سەر تەمویلی وزارەتی دیفاعی ئەمریکی 23 ئەوەندەی ئەمەیە لە حاڵەتێکە هیچ ڕۆژێک لە ڕۆژان جمهوریەکان کێشەیان نەبووە کە لە سەردەمی ترامپا دوو ئەوەنا لە هین ناسەر بکەن لە پەنتاگۆن ناسەر مەسەلەکە ئەولەویاتە لە بنەڕەتە جمهوریەکان بڕوایان بەوە هەیە کە حکوومەت بۆی نییە تەدەخولکە لە ئابووریە تەنانەت لە حاڵەتی پاندەمیک و لە حاڵەتی ئەوەی کە خەڵک لە بارگرانیەکی زۆر ترسناکایە بۆیە ئێستا یعنی هیچی کەیان نەماوە تۆ بیڵێن لە کاتێکا کە ئەزانن ئەم پاکجە دەورێکی زۆر مهمێ بێ لە اقتصادی ئەمریکا هیچی کەیان بۆ نەماوەتەوە باسیکەن تەنانەت باسی مستر پتەیتۆ هێد و مسس پتەیتۆ هێ دەکەن با بڵێن یاریکی مناڵان هەیە کە هینە یعنی مەبەستمەوەیە کە ئەگەر گوێ لە میدیای جمهوریەکان بگری باسەکە چۆتە سەر مستر پتەیتۆ هێد و ئەفلام کارتۆن و ئیلە ئاخری داکتەر سوس و کتێبی مناڵان وەکو بڵی جیاوازی سیاسی هەر هەیە هەرێک بە شێوەی خۆی شتەکان شی دەکەنەوە بەڵام بەپێی ئەوەی کە من دەبیسم ئەم چەند ماوەیە یعنی ترسی ئەوە نییە کە تەزاخم دروست ببێ بەقەد ئەوەی ئەگەر ئەم یارمەتیە ئەم پارە نەخرێتە ناو بازار ئەوە ئابووری ئەڕوخێ تێکەچی وەکو بینیمان لە 2008 و 9 ئەو ساڵانە دکتۆر تەنها ئەمریکانیە کە ئەم هەنگاوێکی وا ناوە ئەوروپیەکانش پارە دێخنە بازار و پارە بە خەڵکی خۆیان ئەدەن و ئەوە بەڵام پرسیار لەوەدایە ئەو وڵاتانەی کە توانای ئابووریان نییە یعنی توانایان نییە پارە بیخەنە بازار و یارمەتی خەڵکی خۆیان بدەن یانش یارمەتی نەهشتنی ڤایرۆسی کۆرۆنا بدەن کە ئەمە ئەساسی کێشەکەیە ئێستا چی دەکەن ئەو وڵاتانە با نمونەی عێراق بێنینەوە بۆ نمونە بە تاکید ئەزمەیەکی اقتصادی گەورە هەیە لە عێراقا و حکوومەتی عێراقی تەنانەت معاشی بە شکلێکی یعنی با بڵێن ساڵەریز معاشی بە شکلێکی طبیعی بۆ نایرێت و لە حاڵەتی ئەزمەیەکی پاندەمیکی خراپین و بەرەو خراپتریش بۆین نەسیحەتی خەبیری تەندروستی ئەوەیە کە خەڵک بچێتە کەرەنتینەوە جارێکی کە بەڵام ناوێرنەوە بە خەڵکەکە بڵێن چونکە هیچیان پێنیە بۆ خەڵکەکە من بەندە یەکێک بووم لەوانەی کە مەقالێکم نووسی داوای ئەوەکەم کاکە معاش بۆ ماوەی 4 مانگ ڕاگرن و بۆ هەر هاوڵاتێکی عێراقی 100 دلار مانگی بدەن ینی لە جیاتی ئەو معاشەی کە ئەیدان ینی بۆ ماوەی 4 مانگ ئەگەر چی ئەوە ببێت کە هۆی ئەوەی قەرزێکی زیاتر لەسەر حکوومەتی عێراقی دروست بێ بەڵام ئابووری عێراق ڕائەگرێ کارنتین قبوڵەکە و بە قبولکردنی کارنتین کێشەی پاندەمیکەکە لە عێراقا توانین چارەسەر بکەین پرسیارەکە لەوایە ئایا ئەولەویاتی حکوومەتی ئێمە چین تەنانەت لە مەسەلەی ڤاکسینە لە مەسەلەی تێستی خەڵکە لەمانە هەمووی حکوومەتی عێراقی بە هەرێمی کوردستانیشەوە فەشەلێکی زۆر گەورەمانێنەوە و ئەوە چێ بڕیاری کۆتاییان وەک هەر با بڵین
ئایدۆلۆژیای بیرکردنەوەی جمهوریەکان ئەوەیە لێگەڕێ خەڵکەکە یەکتری توشکا و لە ڕێگەی یەکتری توشکردنەوە هەمومانی تر بەرەو باشبوونە بچین دوای ئەوەی ژمارەیەکی بێشماری خەڵکەمرێ ئەوەیە کە بەڵێ خەڵکێک هەموو تووشە بێ و بۆ خۆیانەوە چارەسەرە بن بەبێ ئەوەی حکوومەت بێەوەی ببێ بار لەسەر حکوومەت. دکتۆر ئالان باسی هەرێمی کوردستان کرد لەم کێشەیەدا هەرێمی کوردستان چۆن دەبینین؟ ئەزیزم یەکێک لەو با بڵێن یانە ئابوووریانەی کە ئەولەویاتی زۆر هەڵەیە هەرێمی کوردستانە بە ڕادەیەکی ترسناک بەڕاستی ئەوەش ڕەنگی داوەتۆ لە مەزدەری لە شێوەی ئیدارەکردنی مەزدەری سەرەکی داهاتی هەرێمی کوردستان کە نەوتەکەیەتی نەوت و غازەکەی ئەولەویاتمان بە شکلێکە کە بە ناوی بازاڕی ئازاد و نەوزادەوە بووینەتە هۆی ئەوەی کە بەلای کەمەوە 20 میلیارد دلار قەرزار بین ئەو عقدانەی کە هەمانە بوو بە سەبەبی ئەوەی کە لە جیاتی پارە و خۆشی و ئاسوودەیی بۆ هاوڵاتیان بێنێ ژمارەیەکی زۆر کەمی ئەم وڵاتەی کرد بە ملیاردێر و بە خەڵکێک بە گەڕک لە ئەوروپا ئەکڕن بەڵام بەشی هەرە زۆری خەڵکە ئەوە تا معاشی کەواتە ناکرێت فەشەلی ئیداریە پێش ئەوەی ببێ بە ئەوەی کە چۆن ڕەفتار یان مامەڵە لەگەڵ پەندامیکێک بکەن. ناگیان فەشەلی ئیداری نییە پێم وایە ئیداریان خۆیان زۆر باش ئەزاننتیان کرد خەڵکێک ئیدارەی هەرێمەکەی خۆیان ئیدارەی خۆیان ئیدارەی قتاعی نەوت بە شکلە کراوە کە خەڵکێک لە زۆر نزیک لە دەسەڵاتەوە بتوانن زۆر بە ژیانێکی خۆشگوزەران بژین. مەبەستم ئەوەیە بڵێم ئەمە بڕیارێکی ئایدۆلۆجیە بڕیارێکە لەسەر ئەوەی کە چۆن داهاتی وڵاتێک ئەبەن بەڕێوە ئەمە لە نەزانیەوە نییە بەڵکو لە پلاندا ڕێشتنەوەی. بەڵێ دکتۆر ئالان نووری پسپۆری زانستە سیاسەکان لە شاری سلێمانی لەگەڵ ماموو زۆر سوپاس.